دیارە بەڕێز جێنیفەر ئامادەیە ترامپ چەند ڕۆژی کەمی داناوەکو دەرفەت پێتان وایە ئەم دەرفەتە لەلایەن ئێرانەوە قوازرێتەوە ئیتر گفتوگۆکردن بەردەوامە بێ لەسەر پرۆگرامی ئەتۆمی وکردنەوەی گەروی هورمز و هەموو بابەتانی دیکە کە ئەمریکا داخوازیەکە و بەدڵیەتی یاخودەوەی ئیتر جەنگ دەست پێەکە؟ پێم وابێت ئەمە دوو پرسیاری جیاوازە. سەرەتا پێم وابێت ئێران ئێستا هەوڵ دەدات سزاکانی لەسەر هەڵگیرێت، چ هەڵگرتنی گەماروی دەریایی بێت یاخود چه هەڵگرتنی سزاکانی سەر ئەو وڵاتە بێت لە ڕووی ئابریەوە. من پێم وابێت ئێستا ئێران زۆر ڕوونە بەرامبەر بە ئەمریکا و ڕوونە لە داواکاریەکانیشی. ئەمریکاش بە هەمان شێوە تاوەکو ئێستا داواکاریەکان جێبەجێ نەکراون. ئەگەر لەلایەنی ئێرانی هەندێک نەرمی بنوێنرێت و خۆی لەگەڵ داواکاریەکانی ئەمریکا بگونجێنێت، ئەو کاتە من پێم وانییە ترامپ بەرژەوەندی ئەوەی هەبێت یاخود ویستی ئەوەی هەبێت جەنگەکە دەست پێ بکاتەوە. هەر بۆیە لەم ساتەدا دانووسانەکان دەست پێ دەکەنەوە، تەنانەت ئەگەر پێشنیازێکیش هەبێت بۆ کۆتایەتنی جەنگەکە. باشە، ترامپ دەڵێت پێش واژۆکردنی ڕێکەوتن هیچ سزایەک لەسەر ئێران هەڵناگیرێ. ئەمە ڕۆدا تاکاشت بۆ ئەوەی ئەم جەنگە کۆتایی پێبێت لە ڕووی دیپلۆماسیەوە دەکرێت ئەم کارە بکرێت. سەرۆک ترامپ هەوڵ دەدات کە ئێران سازش بکات. ئەگەر ئەم جەنگە کۆتایی پێبێت دەبێت ئێران سازش بکات. بە پێچەوانەوە من پێم وابێت ئێستا باشە سازشکردنەکان زۆر باشە. سازشکردنی ئێران لە دیدی ئەمریکاوە چییە؟ بێ ئێران چ سازشێک بکە و لەسەر چی بیکە؟ ئیدارەی ترامپ ئێستا چاوی لەوەیە کە ئێران دەستبەرداری یورانیۆمە پیتێنراوەکەی بێت و کۆتایی بە پرۆگرامی ئەتۆمی بهێنێت و گەروی هورمز بکاتەوە. ئەگەر ئەمە ڕوونەدات و ئەمە پرسیارەکە بێت ئەوەیە کە سەرۆک ترامپ چاوی لەم کارانەیە بیکات. باشە، باسی یۆرانیۆمی پیتێنراوت کرد. ئەم ێوارەیە وەزارەتی دەرەوەی ئێران وتی کە ئێمە ڕازی نین یۆرانیۆمی پیتێنراو بۆ دەرەوە بگوازینەوە، کەواتە بژاردەیەش لە دەستی ئەمریکا نامێنێت. چی ڕوادات؟ دووپاتی دەکەمەوە ئیدارەی ترامپ دەیەوێت گونجۆکی خۆی نیشان بدات و دەیەوێت بەم شێوەیە جەنگەکە کۆتایی پێ بهێنێت. چەندین شت هەیە کە دەتوانێت بیکات و هەوڵ دەدات بچێتە ناو ئێران و یۆرانیۆمە پیتێنراوەکە بهێنێتە دەرەوە. ئەمە ئۆپەراسیۆنێکی سەربازی گەورە دەبێت و بۆ هەردوو لایەن گرنگە کە دەبێت سازش بکەن و گونجۆکی و نەرمونیانی خۆیان نیشان. باش، ئەگەر بێت و ئەمە وەکو گریمانە وەکو ئەگەر بەڕێز جێنیفەر ئەگەر بێت و بەیانی ئێران و ئەمریکا ڕێک بکەون ڕێکەوتنێ بکەن، ئایا ئەمریکا خۆی بە براوەی جەنگەکە ئەزانێ؟ پێم وابێت ئەگەر بمانەوێت جەنگەکە کۆتایی پێبێت، ئێران و ئەمریکا دەبێت بتوانن خۆیان بەم بارودۆخە قایل بکەن. لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئەو کاتێک کە ساڵی 2015 کرا، ئیدارەی ترامپ ئیدارەی بایدن سزاکانی لەسەر ئێران هەڵگرت و ئەم کاتە سیناریۆیەکی براوە بە براوە بوواتە هەردوو لایەن براوە بوون. ئەگەر لەم قۆناغی ئێستاش سیناریۆیەکی لەم شێوەیە ببێت هەردوو لا براوە دەبن. زۆر باشە. تۆڵی ئێران و ئەمریکا هەوڵەدەن ینی ئەبێ یەکتری قایل بکەن. ئەی ئیسرائیل چۆن ئەبێ قایل بکرێ؟ ئیسرائیل چۆن قایلەکە؟ پێم وابێت ئیسرائیل و ئەمریکا لەم قۆناغا ئامانجی جیاوازیان هەیە بۆ ئەم جەنگەی ئێران. ئەمریکا سەرۆک ترامپ پێم وابێت دەیانەوێت جەنگەکە کۆتایی پێبێت، چاویان لەوەیە لەم جەنگە بێنە دەرەوە. ئیسرائیل پێم وابێت دەیەوێت جەنگەکە بەردەوام بێت و دەیەوێت ڕژێمی ئێران بگۆڕێت و زیانی زیاتری پێ بگات. ئەمە ئاڵنگاریەکەیە و راپۆرتێک هەبوو شەوی ڕابردوو سەرۆکوەزیران ناتەنیاهۆ و سەرۆک ترامپ پەیوەندیەکی تەلەفۆنی زۆر قورس و تونند و تیژیان پێکەوە هەبووە و سەرۆک ترامپ من ژەمێ لەسەرەوە قسە بکەین. چاوی لەوە بە جواری میدیای ئیسرائیل دوای پەیوەندی تەلەفۆنیەکە ناتەنیاهۆ زۆر تووڕە بووە لە ناوەڕۆکی پەیوەندی تەلەفۆنیەکە. پرسیارەکە ئەوەیە، ئایا
ئەمریکا ڕێکەوتنێک دەکات بەبێ ئیسرائیل لەگەڵ ئێران؟ من پێم وابێت ڕێکەوتنێکی لەم شێوەیە دەکرێت. پێم وابێت سەرۆک ترامپ چاوی لەوەیە ڕێکەوتن بکات، ڕێکەوتنێک بێت کە لە بەرژەوەندی ئەمریکا بێت. ئەمە لە بەرژەوەندی ئیسرائیل نییە، لەوانەیە لە بەرژەوەندی ئیسرائیلیش نەبێت و بیکات. کەواتە مەرجی ئیسرائیل دەتوانین بڵێن کە لەسەر مێزی دانووسانەکانی ئێران و ئەمریکا ئامادەیە؟ من بۆ حکوومەتی ئیسرائیل قسە ناکەم، لە جێگەیەوان قسە ناکەم و من دوودڵم لەوەی کە ئەوان داواکاریەکانن لەسەر مێزی گفتوگۆ دەبێت یاخونان، بەڵام ئەوەی دەیزانم ئامانجەکەیان جیاوازە لە ئەمریکا. ئامانجی ئیسرائیلەوەیە کە ڕژێمی ئێران بگۆڕێت و هەوڵ دەدات ڕژێمی ئێران زیانی زیاتر بکات و جەنگەکە دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی ڕژێمەکە بە تەواوی بگۆڕێت و لە ناو بچێت. ئەی پرۆژەکەی ئەمریکا بۆ کردنەوەی گەری هورمز ئەمە چارەنووسی چی بەسەری؟ لەگەڵ وڵاتانی هاوپەیمان مەبەستە؟ بێگومان بەڵێ وڵاتانی ناوچەکە تەنانەت دەوروپاش. بەڵێ ئەمریکا کار دەکات بۆ ئەوەی کە بە شێوەیەکی سەلامەت کەشتەکانی گەروی هورمز هاتوچۆ بکەن. تاوەکو ئێستا سەرکەوتنێکی سنووردار هەبووە لە چەند ڕۆژی سەرەتای پرۆژەی ئازادی چەند کەشتیەک بە گەروەکەدا تێپەڕێنران و تاکە ڕێگە بۆ کردنەوەی گەروی هورمز و دۆخەکە ئاسایی بێتەوە وەک ئەوەی کە پێش جەنگ هەبوو، دەبێت بە ڕێگەی دیپلۆماسی بێت و ڕێککەوتنێک لەگەڵ ئێران بکرێت، گەروی هورمز بکرێت و گەمارەکەشی سەر هەڵگیرێت. پرسیارم گریمان جەنگەکە وەستا و ئێران و ئەمریکا ڕێکەوتن، ئایا سیاست و استراتیژێتی ئەمریکا لە ڕۆژڵاتی ناوەڕاستە گۆڕانکاری ڕیشەی بەسەردادێت؟ استراتیژی سەرۆک ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەرەتای خولی دوێمی سەرۆکایەتی چالاکیەکی بازرگانی بوو. لە ڕووی بازرگانیەوە سەیری وڵاتانی کەنداوی دەکرد، وەک ئەوەی کە ڕێککەوتنێک لەگەڵ قەتەر و ئیمارات و سعودیە کرا. پێم وابێت سەرۆک ترامپ دەیەوێت بە جۆرێک بگەڕێتەوە جیهان کە جیهانێکی پڕ لە بازرگانی و مامەڵەی بازرگانی بێت. پێم وابێت ئەو هەوڵ دەدات کە پەیوەندی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی کەندا و تا ڕادەیەک ئێستا گۆڕاوە بەهۆی ئەم جەنگەوە. دەیەوێت ئەم پەیوەندیە ئاسایی بکاتەوە، پەیوەندیەکی بازرگانی هەبێت. ئەگەر ئەم جەنگە دەست پێ بکاتەوە، ئێران بە دڵنیاییەوە هەر کاتێک بیەوێت دەکرێت گەروی هورمز دابخاتەوە وەک ئێستا. بەڵێ بەڕێز جێنیفەر گافیتۆ یاریدەدەری پێشووتری وەزیری دەرەوە بەرپرسی دیسکی ئێران و عێراق لە واشنگتنەوە لەگەڵمان بووی. سوپاس بە ئامادەبوونی بەڕێستە.